شەپۆلی بارانبارین لە گەرمیاندا ماوەی مانگێکە بەردەوامە. ئەم ساڵ کە هێشتا وەرزی زستان لە سەرەتایدایە تا ئێستا ڕێژەی بارانبارین 60 جار زیاترە لە ساڵی ڕابردوو. پێشبینیەکانی کەشوهەوای ناوچەکە و شارەزایانیش دەڵێن ئەم بارانبارینە لەگەڵ بەردەوامبوونیدا ساڵێکی بەپیت بۆ کشت و کاڵ و ئاژەڵداری بەدواوە دەبێت. ئەم ساڵ 60 ئەوەنەی ساڵی پار باران باریوە. ئەم ساڵ بارانێکی زۆر ڕووی لە ناوچەکە کردووە. هەروەها ئەم ساڵ لە قەزای کەفری تا ئێستا 166 ملم باران باریوە. ئەگەر وا بڕۆ ئاوا تاکو و مانگی 2-3 ئەم ساڵێکی باشە و لەگەڵ زۆربوون و بەردەوامی ڕێژەی بارانباریندا بەردەوام مەترسی دروستبوونی لافاویش لە ناوچەکەدا دەکرێت. بۆیە لایەنە پەیوەنددارەکان لە ئامادەباشی بەردەوامدان و نایەنەوێت وەک ساڵانی پێشتر لافاوزیان بە هەوڵاتیان بگەێنێت. هەر لە بدایەتەوە ژوورێکمان پێکێنەوە مەناوی ژووری هەمانگی هاوبەش بۆ هەموو ئەگەرەکە نەخوازراوەکان بۆ نمونە لە کاتی لافاو شارەوانی و بەرگری شارستانی و قایمەت و فەرمانگەکانی دیکە وەکو پۆلیس و ئاسایش لە ئامادەباشیە بن بۆ حاڵەتێکی نەخوازراو و ئەم ڕۆژ بەهۆی ئەو پێشبینی کە کەشوهەوا ڕاگەیاندووە کە ئەگەری هەیە لە دواییەوە ڕووبارانی کە زۆر بارێ بێتە هۆی لافاو بۆیە لەسەر بڕیاری ئیداری گەرمیان دەوامی دوانیەوە ڕۆ کرا بەپشوو. بەنداوی باوەشاسواریش لە کفری کە ئێستا گەورەترین بەنداوە 6 ملیۆن مەتری سێجار ئاوی تیادایە. بەڕێوەبەری بەنداوەکە ڕایدەگەێنێت بۆ کاتی لافاویش هیچ مەترسیەکی لەسەر نابێت. ڕاستە ئیستاکە حالیەن بە گوێرەی هەواڵەکان ئەبینین وەکو لافاو لە چەند ناوچەیەکی گەرمیان دەست پێ ئەکات و بە گوێرەی ئەو بارانە کە ئەبارە ئیستاکە بەنداوەکەمان ئێمە دووبارەیەکەین سێبارەیەکەین بەنداوەکە مەترسی نییە لەبەرەوە دەرگاکە کراوەیە. بارانی بەخوڕی ئەم ساڵ هیچ گرفت و مەترسیەکی لە گەرمیاندا دروست نەکردووە. تەنها ئاوی چەم و ڕووبارەکان لە دۆڵەکاندا کۆبوونەتەوە. ڕێوشوێنەکانی ژووری هاوبەشی ئیداریش مەترسی زیانی لافاوی نەهێشتووە. سامانکەرین کورد ساد نیوز کفری.